بڕیارێکی وەزارەتی پەروەردەی عێراق لە ڕابردوودا نیگەرانی تەواوی شەقامی کوردی بەدواوە هات. بڕیارەکە تایبەت بوو بە دەرچوونی تەواوی خوێندکارانی پارێزگاکانی عێراق کە لەوانەی کوردی دەرنەچوو بوون. زۆرێکە لە بیرتەسکی بیرکردنەوەی فاشزمی کۆنی ڕابردووی بەحسکەوە بیرەکاتەوە کە زمانی کوردی هەژمار نەکرێ لە تاقیکردنەوەکانە. من پێم وایە زمانی کوردی یەکێکە لە زمانە فەرمیەکانی دەوڵەت خاوەنی 40 ملیۆن مرۆڤە. تازە بە تازە زمانی کوردی لاواز و شکست خوردو نابێ بەدەستی کەسایەتێکی لەو شێوانە. هەرزوو پەرلەمانتاران و لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە پرسی بێبەهاکردنی وانەی کوردی نیگەرانی خۆیان گەیاندا وەزارەتی پەروەردەی عێراق بۆ پێی بڕیارێکی لەو جۆرە پێشێرکردنی دەستورە و جۆرێکی شا لە تعریبی زمان لە ئەنجامدا بڕیارەکە هەڵۆشێنرایەوە. نووسراویان ئاڕاستەی وەزارەتی پەروەردە کرد و وەزارەتی پەروەردە هەستی بە چۆنەڵێ مەترسی بابەتەکە کرد کە بابەتی دەستی بۆ بابەتێک بردووە نادەستوریە. خۆشبەختانە لە دوو ڕۆژی ڕابردوو ئەم بڕیارە هەڵوەشایەوە و ئێستا زمانی کوردی هاوشێوەی زمانەکانی تر عەرەبی ئینگلیزی یاخود هەر بابەتێکی تری ئەلمی و وێژەیی وەکو ئەوان گرنگی پێدەدرێەوە وەکو ئەوان حسابی بۆ دەکرد. بە پێی مادی 4 دەستور زمانی عەرەبی و کوردی زمانی فەرمی دەوڵەتی عێراقن، هەرچەندە هەوڵی تعریب و کەمکردنەوەی بەهای زمانی کوردی ناوبەناوبەدی دەکرێت، بەڵام بە هەوڵی نوێنەرانی کورد و بە تایبەت فراکسیۆنی یەکێتی هەوڵەکان شکستیان پێدەهێنرێت. کارۆن محەممەد کورد ساد نیوس، کەرکووک.